خۆشەویستان ئێمە پێویستمان بۆیە کە قیاسێکمان هەبێ بۆ خۆراک، قیاسێکمان هەبێ بۆ خواردن. هەر کاتێویستت شتێک بزانی سوود بەخشە یان زیان بەخشە، بەحسێ دەرەچێ ئەڵێ خوا گۆشت کۆلیسترۆل بەرز دەکاتەوە، نەخۆشی دڵزیایەکە، زەبحە زیایەکە، جەڵتە زیایەکە، ئینسان تووشی کێشە و مەشاکیلی و شەلەلەکە، تەسەڵوبی شەراینەکە. بەخوای تر کاکەم لەم دەقێ و گۆژ ناخۆم ئافرەدان چۆل و بین بۆ ئەخبارە بووتی چی ئیتر لەم ودا کاکە گۆژ لێمەنێ باسی چیەکە گوی تر کاکە ئێمە گۆژ ناخۆی قوربانیەتەوە و گۆژ دەست پێکات و حەزی لە گۆشتە و وعدی شیا و ئەشترسیت و ئیخوات چۆن وعدەکەم بشکێن و خۆم تازە وعدەم مایەوە. نەفس داوایەکە، لاشە داوایەکە ئەڵێ بچۆ گۆشت بخۆ. سبحان الله، گۆشت چونکە ضرورەتی حیاتە، پێداویستی ژیانە، حتا خوای گەورە نایڵێ فەقیر لێ بێبەش بێ. بڕۆ لە جەژنی قوربانە هەموو پارەکانێ بکە بەخێر، بەقەدەر ئەوە نییە حیوانێ سەربڕی لە بەردەماڵەکەتە بۆ نەوەک ساڵێ بێ فەقیر نی خوارد بێ، بۆ ئەوەی کە ئەو ساڵەش فەقیر لێ بێبەش نەبێ. خەزنی پێداویستیەکانی گۆشت لە لاشەی خۆیان بکات تا ساڵێکی تر، خواکەنیمە ساڵێکی تریش قوربانێکی تر هەر ئەبێ گۆشتی تیا تێر بێت. بۆیە ئەگەر هەر کاتێویستان قیاس لەسەر هەر شتێ بکەن ئایزەکانم، پیاوی چابن زۆر دوور مەکەونەوە. ماوەیەکی زۆر لە ئێمە خەڵک چۆری لە خۆی حرام کردبوو، گۆشی لە خۆی حرام کردو، وەڵا دوکتۆر پێویستم ئەوە نەخۆی ئەوە نەخۆی ئەوە نەخۆی. هەمووشی بەحسە، چونکە جوولەکە لە خۆیان قەدەغە کرابوو چەوری و گۆشت لەسەر هەموو ئومەت و لەسەر هەموو عالەمیان قەدەغە کردبوو کە کەس نییە وەرا گۆشت بخوا لەبەری کە کۆلیسترۆلی تایە. بەڵام دوایی سەلما حەقیقەتەن وها نییە. ئیشەکەوانێ ئیشەکە لە خەڵک گەورە کراوە. بڵێ چەوری حەیوانی کۆلیسترۆلی تیانێت، بەڵام ضرورەتیشی تایە ئینسانە بێ بیخوا. لەبەرەوە قیاس لای من چییە؟ قیاس لای من پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. بەخوا قیاس لای من هیچ بەحسێ نییە. ئەمڕۆ 4 بەحسەکرێ بەیانی 2 بەحسی ترەکرێ، 4ەکەی تر بە درۆ خاتەوە. لەبەرەوە قیاس لای من ئەڵێم ئەرێ کاکە گۆشت خۆین یان نەیخۆین، ئەرێ جەماعەت ڕەتان چییە؟ ئەوە لە گۆشت خراپ و زەهرە و کۆمەڵە مادی خراپی تایە، کاکە بیخۆین یان نەیخۆین؟ وەڵا کاکە من دەڵێم با پرسیم پر بە دکتۆرێ بکەین. کاکە تۆ شەکرە و زەختی هەیە، تۆ بێ بچی بەلای دکتۆرەکەی خۆ. وەڵا کاکە من سەیرێکی ئینتەرنێتەکەم با بزانین بیخۆین باشیان نەیخۆین. وەڵا کاکەم پرس بە کەس ناکەم، من ئەگەڕێمە پرس بە پێغەمبەری خوا ئاکەم ساسڵ بزان پێغەمبەری خوا خواردوێتی، خواردبووی چاوە نوقێنم و بەدوایە خۆم، نەشی خواردبوو نایخۆم، نەهی لێکردبوو نایخۆم، حەزەکە هەموو دنیا پێم بڵێ ئەمە سوود بەخشە. کەواتە ئێمە چیمان هەیە؟ ئێمە قیاساتمان هەیە بۆ خۆراک. ئەگەر هەموو دنیا قسە بکە ئێمە ئەزانین چی ئەڕکەڵین، ئەزانین چی ئەڵێین، ئەزانین چی ئەخۆین. ئەوە گرنگە بەلای ئێمەوە خۆشەویستەکەم.